کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکهاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوەژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ لە حەج وڵاتێ بێ هەموو زمانەکان پێکەوە ئەگەژیانێکی خۆش پێکەوە بەرنەسەر جیاوازی لە نێوان هیچ نەتەوەیەکان نەبێت، چێ کورد بێ، چه عەرەب بێ، یاخود چێ مسلمان بێ یا جیاواز لە دینەکەیشێ بێت، ڕێز و احترام لە نێوانە هەبێت بۆ نەتەوە و بۆ میلەت ئەبێتە خۆشگوزەران. لە کوردستان ئێستاکانە عەرەب، تورکمان، عەرەبی شیعە، عەرەبی سوننە، تورکمانی سوننە و تورکمانی شیعە بە هەموو ئاینەکان و مەزهەبەکان و تەنانەت دینەکانی گۆی زەویش ئێمە لێرە دەژین بەبێ کێشەوە بەبێ مشکلی ئەمانەیە بژین ئەژین پێکەوەژین. سەبارەت بە پێکەوەژیانی زیاتر لە قەومیەتێکدا هەر شوێنێکی ئەمە خۆی لە خۆیدا زیاتر بەڕاستی ناساندنی ئەو شوێنەیە بڵێن لە بۆ نمونە کە ئێستا لە هەرێمی کوردستان ماکەوە هەر ئەوەش وای کردووە کابوون سەرکەوتنەوەی قەومیەتێک و پێکەوەژیانێک زیاتر بڵێن بۆتەوەی بەشێک لە ناساندنی کەلتوری کوردی بە هەموو جیهان وە زیاتر بۆیتە بەشێک لەوەیەکەوە ملەتی کورد بە ملەتێک بناسێنرێکەوە هاریکار و پێکەوەژیانی لەلا پەسەندە.